لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە خزمەتی ئەوەی بەڕێزدا پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆیە بگوازینەوە. بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ کامێرمانی یاوکارم یاخود ئەم شەو لەگەڵ کامێرمانی یاوکارم ڕێوار حامید چوینە پارکی هەواری شاری سلێمانی لەم هەوا دڵڕەفێنەدا پەیامێکی هاوڵاتیان بۆ ئەوەی ئازی خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی سوودان پێ بگەێنین. ئەمڕۆ دەمانەوێت باز لە چێژی خواردن بکەین. لە ئێستادا زۆر بمان گلەی ئەوە دەکەن دەڵێن خواردن تام و چێژی نەماوە، هەر شتێکە خۆی ناتوانیت چێژی لێ ببینیت. ئێمەش دەمانێت بە دەرەچوونی بە بکەین بە بزانین هۆکارەکەی چییە؟ ئایا کوالێتی خواردنەکان خراپە و لە سروشتی خۆی دەرچووە و بەهۆی موادی کیمیاییەوە، یاخود پەیوەندی بە دەرونی مرۆڤەکان و هەیە کە مرۆڤەکان لە ڕووی دەرونی نەئارامن بۆیە چێژ لە خواردنەکان نابێنن. ئێمە لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتێ دەکەین با بزانین چه هۆکارێک وای کردووە کە مرۆڤ چێژ لە خواردن نەبینێت، چێژ لە ژیان نەبینێت. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. لە ئێستا زۆربەمان گلەی ئەومانەیە ئەو خواردنی کە دەیخۆین وەکو پێویست تام و چێژی لێ نابێت، تامی جارایی نەماوە. بە بڕۆیتەوە هۆکارەکە چییە؟ وەڵاهی بەتاڵی و داماوێ هیچی بەتاڵی بۆ بەتاڵی نە ئیشەیە نە هیچ شەیە و دانیشتی بۆ زۆر جارە دەوترێت شتەکان کوالەتیان خراپە. بۆ نمونە مریشکێک جاران بە تەبیعی پەروەردە بوو، ئێستا بۆنەوە بە پڕۆتین پەروەردابێ. ئاژەڵێک بۆ نمونە بزنێک مەڕێک بە نمونە بە تەبیعی پەروەردە بۆ نمونە شتی ئەدرێت، یان بۆ نمونە ئەو پەتاتێ و تەماتێکی خۆی تامی نییە وەکو جاران. تا چەندە مادانە هۆکارە بۆی کە چێژی خوارد نەبینی؟ هیچی سروشتی نییە هیچ. هەر هەموو شتەکان بە دەرمان گەورەوە بێ و پەروەردە کرد. هەمی پڕۆتینە هەمی کیمیاییە ترەوە هیچ تام و لەزەتێکی نییە. شووتی بۆ نەشووتیە خۆی جاری وایە هەمیان کیمیاییە. ئەوچێ لە دەشتی پێنجۆ نەکرێ هەمی بە کووت و بە دەرمان گەورەیە بێ و پەروەردەکرێت توێژەی خۆی تامینی. تا چەند پەیوەندی بە نەئارامی دەرونی مرۆڤەوەی مرۆڤ کە نەئارام بوو چێژیش لە خواردن لە ژیان نابینێت. تۆ قەلەقیشی کە قەلەق بیتر هەر تاموش تێژی نییە ئەو شتەیە خۆی. تۆ مریشێکی خۆی لەگەڵ ئەوی جارانە فەرقی زۆرە. ئەدێتەوە مریشکە کوردی دەغاڵە زانین چەند بەتام بوو، تەنانەت هێلکەکەیشی فەرقی هەبوو. دەوترێت لە ئێستادا هەر خواردنێکە خۆی تام و چێژی لێ نابینی. هەستەکەی بۆ کەبابە خۆی لە مەڕامێکە دانیشی تامی گۆژ نایەت، بۆ نمونە شووتیە کڕی سێرەکەی تامی شووتی نایەت، جبسێکی پەتاتاکڕی بۆ مناڵ تامی ئەو تۆی نییە. هۆکاری چێوە بڕایتەوە؟ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ دەروونمان مرتا نییە، یەکەی مێشمان مرتا نییە. تۆ کە دڵی خۆش نەبوو بە حەقەت وایە چێژ لە هیچ شتێ نابیت، بە تایبەتی لەم زروفەیە کە قەیرانە دروست بووە کە دەستی کەسانێکی تایە ڕاستی، یعنی تۆ هەر شتێ بخۆی لەم سروشتەیە هەر شتێ بکەیت هیچ مرتاحی تایە بەڕاستی. ئەی ئەمە هۆکارێکە، بەس پێ دوانێ هۆکارێکیش ئەوە بێ کە کوالیتی شتەکان باش نین. بە نمونە ئەو مریشکێکە دەخۆی بە پڕۆتین پەروەردە بووە، سێرەکەی بە 40 ڕۆژ مریشێکی 4 کیلۆ بەرهەم دێنێ، بەڵام مریشێکی کوردی لەوانەیە بە 4 ساڵ نەگاتە 4 کیلۆ. زۆر ڕاستە خۆی سەر لە ئێران مریشکە لە 60 ڕۆژ کەمتر ناڵن دەرچێ. بەس لای خۆمان بە پرۆتین و بە دەرزی و ئەو شتانە زوو پەروەردەیەکەن و خەنە بازاڕەکانەوە ئەو تام و چێژەی نییە وەک پێویست. مریشکە کوردیەکە تۆ لە بەردەست خۆتایە ڕۆژانە ئەو شتانی کە هەر زۆر شتێکی جوانە زۆر شتێکی باشە وەکو گەنم و جۆ و ئەم شتانە ئەیتێ ئەمانە خۆی کوردین شتی کوردەواری هەر بەشتی کوردەواری تۆ بە خێویەکەیت و شتێکی خۆش دەرەچێ ماقول دەرەچێ.
هەندێک کەسیش بۆ چوونێکی دەوترێت لەبەرەوەی جاران بۆ نمونە تومانی جارێ مریشکێکە ئەخوات تامەزڕۆی ئەبوویت بەڵام ئێستا هەموو ڕۆژە مریشکێکە خۆیت هۆکارێکی ژەمە نییە بە تاکید وایە خواردنی شت پێ دوانێت چێژەبات بە تاکید خۆ هەر برنج ئیسە برنج بۆ تەرژەمێکی ڕۆژانی هەمومان بەڵام جاران جەژن بۆ جەژن برنجمانە خوارد ئەوە نە تامەزرۆی بووی ئەوانش قەیسیگە چکم جەژنا جەژ نەخورێت تامی خۆی هەیە بەڵێ هەرەوەڵا ڕۆ ڕاستە وڵای هۆکارەکەی ئەوەی خەڵک تێر بووە خەڵک هەموو شتێک زۆرە لە بەردەست زۆریە هێوکارەکە زۆریە وڵا خەڵک تێرە جسمی پێویستی پێی نییە توینی نییە پێی بەڵێ تا چەند موادی کیمیاویەکان کە تێکەڵاوی خواردنەوەی بۆ نمونە شووتیە کاڵەکە تەماتەیە پەتاتەیە خەیارە بنمە باینجانە ئەم شتانە بە کیمیایی پەروەردە ئەکرێن وای لێ هاتووە کە مادە ئەنزیمە خۆراکانی تیانەمێنە یاخود لاواز بێت و هۆکارەکە ئەوەیە کە تام و چێژی نەماوە وڵای ئەوش هۆکاری هەیە ئارە وڵایش هۆکاری هەیە چۆن تا چەند پەیوەندی بە دەرونی مرۆڤ وەیە کە مرۆڤ دەرونی نەئارام بوو چێژ لە خواردن نابێن بۆ تۆ جەناب بخوا نەخوازەگە دڵت تەنگ بێ ئەگەر نەئارام بووی هەستەکەی خواردن نەخۆی تامی نییە ئەوش بۆی هەیە هەموو شتێک ئێستا بەم زروفەیەم خەڵکەی تایە هەموو شتێک ئێستا بۆی هەیە هەموو شتێک ئەگەر خواردنێک خۆشیش نەبێت موادی کیمیایی بێ ئەتوانی بۆ دەست و پەنجانە و تام و چێژی دەکەیت و خۆش بێ بۆ ماڵماڵەکەت بەڵێ ئەتوانین دروستیەکەین بە دەوری ئاین خەریکە بین بۆی خۆش بێ ئێستا زۆرەمان گلەی ئەومانێ دەڵێن خواردن وەکو جاران تام و چێژی نەماوە چێژ لە خواردنەکان نابینی هۆکار چییە؟ وەڵا ڕاستەوە هەر ئێسا وای لە هاتووە ماوەینا پێشتروان نەبوو ئێستا بۆ نمونە مریشکی کوردی بە 2 مانگ 3 مانگ پێگە مریشکی مەسلح مریشکی مەسلحە بە 40 ڕۆژ 30 ڕۆژە و ناوە پێگە بەس مریشکی کوردی 2 ساڵی پێچێت تا پێگە و تام و چێژی جیا لەگەڵ ئەوەی کە مەسلحە بە 40 ڕۆژ 30 ڕۆژ پێگە وەتەوە بەستەوەیە شتەکان لە سروشتی خۆی دەرچووە ڕاستە هینەکەن زوو پێگا و تامەکەی نامێنێ ڕاست ئەی نە ئارامی مرۆڤ تا چەند پەیوەندی بەوەیە کە مرۆڤ لە ڕووی دەروونەوە ئارام نەبوو چێژ لە خواردن نامێن ڕاستە ئەوەش پەیوەندی زۆر پێوەی وایە زۆر مەشغوڵی تام لە خواردنەکە ناکە زۆر کە مەشغوڵش بیت هیچ تام لە خواردنەکە ناکەی ڕاستەوە ئارامی خێزان بە نمونە کۆبوونەوەی خێزان بۆن تۆ لەگەڵ چەند هاوڕێک تاچیتە سەیرانێک دڵخۆشی خەندە و پێکەنین ئەمانە تا چەند هۆکارم بۆ دروستبوونی چێش ڕاستە ئەوەش بۆی هەیە ئەگەر دڵ خۆش بێ و خواردنەکەیش بەلاتەوە خۆشە ناخۆش بێر خۆشە بەس ئەگەر خواردنەکە بەڵام ئەگەر مێشکە ئارام بوو هەرچەند خواردنەکە تاموچێژی ژێ بێت تۆ تاموچێژی لە ناگەیت ئەم کاڵەکە دەوترێت وەکو جاران تاموچێژی نەماوە کە خۆیڵێ ئاوی ساردە تامی هیچ نایە بۆنە سیرەکەی زۆر ڕقەبە نمونە نەرم نییە بۆنی خۆش نییە جاران کاڵک هەل لە دوورە بۆنەکەی بانگە کردی هاوارێ کرد باز ئێستا هەستەکەی تامی خواردن نەماوە بە بڕێتە هۆکار چییە؟ وڵی بە باوەڕی من قەنەعەت نەماوە چۆن قەنەعەت قەنەعەت لەسەرەوەی نەماوە جاران باپیرانی ئێمە ئەیانوت ئەگەر ساڵی بۆ یعنی چۆن بڵێ لە ساڵێکە هەر جۆرە میوە بوو گوێت لێ مەڵم چی بۆ نمونە پرتەقاڵ بوو زۆریە لە ئێستا ڕێژەکە زۆریە بەڵێ زۆری سە بڕۆ ناز و نامەتی دنیا لە بازاڕایە لە هەر چوار وەرزەکە هەموو شتێکی لێیە بیمە تەماتە لە زستانە نەبوو جاران کیلۆیە چۆ 20 دینار 25 دیناری سیویستی ئەو کاتە ئێستا بەم هاوینەکە بۆ بڵن زۆر جار کەمە بێت یان بۆ زستانان سێکی 2 کیلۆ تەماتە بە 1000 دینارە بەڵێ خۆی بۆ گەڕێتەوە قەنەعەتەکە نەماوە تا چەند پێت وایە زۆر خواردنی شتەکان چێژش نەهێڵێ بەتاکید وایە ئەی هیچ کوالیتی و مایۆدی کیمیایی هۆکار نییە بەتاکید بۆ نمونە ئەم کاڵەکە لەوانەیە ئەگەر تەبیعی بێ کوردەواری بێت لەوانەیە بە
بەمانگە گەورە بێت کەس چرۆکات بەڵام کە لەگەڵ چرۆی کرد ئێستا بە کیمیایی بە سێ ڕۆژ لەوانەیە پێ بگەێنێت بەتەکیدە و خیارە خۆی سێرەکەی خیار ئەڵێ هەموو ڕۆژێک بێدێکی خیار ئەڕن خۆی بەڕێزم هەمووی ئەگەڕێتەوە کە بۆتم باس کرد بۆ ئەوەیە هاچەند ئێستا مەوادی هینەکان دروست بووە چۆن بڵێ وەکو قەتەی بایلۆجیەکان دروست بووە شتی زووتر بەرهەمدێنێ تامی نییە چۆن کار بۆی کە چێژی خواردنەکە لە دەزمانەوە جگە لە تەندروستی باس تەندروستمەکە چەند خراپە ئەو مادە کیمیانە بەڵام لە ڕووی چێژەوە تا چەند چێژی کوشتووە وەڵی چێژی زۆر کوشتووە زۆر ئێستا ئێمە ئەوە هێناومانە ئەوە شتی خۆمانەیە هەتا بۆمان بگرێت شتی مەسلحە ناخۆین حتا ئەگەت هەبێت ئەگەر نەبێت چارمان نییە ئەی نائارامی دەرونی مرۆڤ تا چەند گرنگە بۆەوەی کە چێژی خواردن نەمێنێ کە مرۆڤ نائارام بوو کە بۆ نمونە تۆ دەروونە ئارام بوو کە گرفتە هەبوو کە مێشک لەسەر خۆر نەبوو تا چەند هۆکار بۆی کە چێژی خواردەکان بکوژێت وڵی هەمووی قەنەعەتم وایە زۆرین دوورین لە ئاینۆ وڵی من ئەیگەڕێنمەوە بۆی کە خواردنی کوردی نەماوە هەمووی لە یان ئێرانەوە یان تورکیاوە کوردەواری خۆمان خۆشترە ئێستا خەیار تەماتە هی کوردی خۆشترەوە گلەوانی کێن سیرەکەی 4 کیلۆ بە هەزار یان 2 کیلۆ بە هەزار نەڕێی خۆی سیرەکەی تامی نییە خەیار هەیە ئەڵی تەپەتۆرە هیچ خۆش نییە خەیاری کوردی خۆمان خۆشە تاچەند هەستەکەی ئەو شووتی و کاڵەکە بە تامەی جاران کە هەبوو بۆنەکەی سەرنجی ڕاکێشێت تا چەند هەستەکەی نەماوە بۆنە نەماوە ئەو بۆنەی خەیار و تەماتە و کاڵک و شووتێ نەماوە بۆنی مۆزە خۆی زۆر بێتام بوو هی خۆمانی هی کوردی نییە هەمووی لە دەرەوەیەت کەلۆ خواردن کە ئێستا تامی لە دەستدا بەتاڵی بەڵێ هەمووی هی دەرەوەیە بۆمانێت بۆیە هیچ دوای موادە کیمیاویەکان ئەوکارن بەڵێ هەمووی بە کیمیایی گەورە بویست هەموو لەزەتێکی نییە ئەی تا چەند پێ دوایە دەرونی نەئارامی مرۆڤ هۆکارە بۆی بۆ نەجەنابەت خوا نەخواستە ئەگەر دەرونە نەئارام بوو چێژ لە خواردنیش نبینی وایە کە دەرون نائارام بوو بەڵێ چێژ لە خواردن نبینی بەڵێ بۆی هەیە تا چەند دابڕانی خێزانەکان لە یەکتر بە نمونە خەڵک و جاران لەسەر سفرە و خوانەکان کۆ نابێتەوە لەسەر سفرە قسەی خۆشەکرا لەسەر سفرە سوعبەتەکرا لەسەر سفرە باس و خواسی زۆر ئەکرا ئێستا خەڵک کۆ نابێتەوە وەکو جاران لەگەڵێ کادڵسۆزیۆکیان خۆش ناوێت تا چەند ئەمەش هۆکارە بۆی کە چێژی خواردنیش نەمێنێت ئەوە نە خەڵک مشکلەی هەیە بیری ئەوەی نییە دانیشە لەسەر سفرە کۆبێتەوە منە مەشاکیل هەیە هی خێزانی بێ ئیشی بێ بێکاری بێ ئەوە نە بێکاری زۆرە خەڵک بیر لەوە ناکاتەوە لەوەی دانیشێ بە عایلەی دانیشێ لەسەر سفرە خواردنی بە لەزەت خواویان خۆشی ببینێ لەو تام و چێژی خواردنا تا چەند زۆر خواردنی هۆکارە بۆی کە چێژی نەمێنێت جاران خەڵک مانگی جارێکە مریشێکی بخواردە ئێستا و ڕۆژەی خوا وڵای ئێستا هەموو ڕۆژێ خواردنەکەی بەزەوەی مشکلە و زۆرە مشکلەکە زۆر بووە هەتا ئێرە ئەوەندەی هاوڵاتیانم دواند گزارشتان لەوە کرد کە تاموچێژی خواردن وەکو جاران نەماوە چەند هۆکارێکیان باس کرد یەکێ لەوانە هۆکارەکەوەیە ئەم مەوادە کیمیاوانەی کە تێکەڵ بە خۆراکی کوردەواری کراوە بۆ منە پەتاتە بە سروشتی خۆی پێناگات تەماتە بە سروشتی خۆی پێناگات کاڵک شووتی مریشکێک ئاژەڵێک بە نمونە هەموو ئەمانە بەهۆی ئەوەی موادی کیمیایی پێدرێت و ئەو کەسانەی کە ئەمانە بەرهەمدێنن ئەیانەوێ زوو دەوڵەمەند بن ئەیانەوێ پارەی زیاتر پەیدا بکەن ئەیانەوێ بەرهەمەکەیان کێشی زیاتر بێ لە بازاڕدا و پارەی زیاتر پەیداکەن هۆکارن بۆ دروستبوونیەوەی کە مرۆڤ چێژ لە خواردن نەبینێت چون شتەکان سروشتین وەکو جاران هۆکارێکی تر پەیوەندی بە نائارامی دەرونی مرۆڤ هەیە یاخود مێشکی مرۆڤ هەیە کە مرۆڤ دەرونی نائارام بوو لەگەڵ مێشکیدا بەدڵنیاییەوە چێژ لە خواردن نابینێت چونکۆم لە جەستەی مرۆڤدا خوای گەورە مرۆڤی وا دروست کردووە بە پێی زانست پزیشکی کە دەریستووە مرۆڤ هەشتێک کە دەیخوات تاموچێژی تایبەتی خۆی هەیە کاتێک کە مرۆڤ نەئارام دەبێت دەرونی ئارام نابێت مێشکی ئارام نابێت ئەو کاتە ئەم چێژە لەدەست ئەدات ئەم هەستەی تێدا دەمرێت بۆیە نائارامی مرۆڤ بەهۆی دۆخی سیاسی بەهۆی دۆخی قەیرانی ئابووری بەهۆی کێشەی خێزانی هۆکارە بۆی کە مرۆڤ نەتوانێت ئارام بێتەوە و
و نەتوانێت چێژ لە خواردن ببینێت هۆکارێکی تر ئەتوانین بڵێن کە ئەمان تۆزێک ڕەنگە لاواز دێ بەڵام ئەمی ژار هۆکارە ئەوەی کە زۆر شت خواردن زۆر و مارەسەکردنی شتەکان چێژی لەدەست ئەدرێت شت هەتا کەمتر بخورێت چێژی زیاترە بە دڵنیاییەوە مرۆڤ ئەگەر هەموو ڕۆژە مریشک بخوات ڕەنگە وەکو چێژی لێ نەبێت کە هەفتەی جارێ بیخوا بە نمونە یاخود هەفتەی دوو جار بیخوات تۆ ئەگەر لە ڕۆژێکا دوو جار مریشک بخۆیان جارێ مریشک بخۆی لانی کەم بۆ کاتە شتەکە بەلات و ئاسایی ئەبێتەوە بۆی ئەمانە هۆکارگەلێکن کەوا لە مرۆڤ دەکات چێژ لە خواردن نبینی لە ئێستادا ئێمە زیاتر بەردەوام دەبین لەگەڵ هاوڵاتیانەوە بزانین چیکەمان پێ دەڵێن سەبارەت بە چێژی خواردن و هۆکارەکانی نەمانی چێژ لەگەڵمانە بن فەرموون هیچ شتێکی کوردەواری نەماوە هەمووی لە وڵاتانی دنیاوەیەت هیچ شتێکی نەماوە ئەچی تا شوێنە شتێکی کوردن بەرێ یا سینیە یان کۆریا یان تورکیە یا ئێرانیە شتەکان جارای وەک جاران نەماون پەتاتە لێنە جاروەتانی پەتاتە نایە ئەبێ بەهەویر سوورەکە تۆ بێ بەهەویر ئەڵێ ئەوە کوردیە ئەیکرێڵی کوردین بەرێ دوایی تورکی دەرەچێ ئەبێ بەهەویر واتم مەبەستەکەی تۆ ئەوەیە کە لە تەبیعی خۆی دەرچووە بە کۆمەڵی مادێکی مای پەروەدا بێ وایە بڵێ تەبعەن ئێستا هەیە لە ژێر نایلۆنا هیچ تامێکی نییە بەس هەشمانە ئێستا شتی کوردی تریشمانەیە هەیە بەعزێکی هەمووی وانە بەعزێکی هەیە تام و چێژەکەی جارانی ماوە ئەی تا چەند هۆکارێکی تر پەیوەندی بە نائارامی دەرونی مرۆڤ مرۆڤ کە دڵی خۆش دەبوو کە نائارام و کە دڵی تەنگ بوو وای لێ دێت چێژ لە خواردن نەبینێت طبعاً هەمووی بۆی هەیە ئێستا هەیە نائارامە تۆ کە دڵت خۆش نەبێ هیچ شتێک چێژی نییە نە ئەو خواردنە نە ئەو کۆبوونەوە خێزانی جارانیش نەماوە بەڕاستی بێستا کەم ئەگەر کەم کۆبوونێکی خێزانی هەبێت تام و چێژەکەی هەر وەکو جارانە تا چەند جەو خۆشی بۆنەوە جەنابتان خوالێکتە نەکای شەڵاو کۆبوون تۆ لێرە تا چەند جەو خۆشی تەبایی ناو خێزان هۆکارە بۆی کە چێژ لە خواردنیش وەرگری ئەوە لە ساسە طبعاً ئێستا ئەم ئێوارەی ئێمە جەوێکی زۆر خۆشمان بەسەر برد خوشکەکان کۆبووینەتەوە زۆر خۆش بوو بەڕاستی ئەرە وڵا ئینسان ئارام بێ هەتا دڵ خۆش بێ هەم خواردنەکەش تام و چێژی خۆی ئەبێ هەم کۆبوونەوەکەش تام و چێژی خۆی هەیە جاران خواردنەکەی خۆشتر بوو برنجەکە هەموو شتێکی فەرقی زۆر بووی ساشتەکان هەمووی بە سەماد و چیماییە دروستەکرێت هەر هەموو شتەکان هەر لە سەوز و هەر لە باینجانە لە کوولەکەەوە لە هەرچی شت هەیە بە سەماد و چیمایی پەرۆدا ئەکرێت هۆکارە بەڵێ هەمووی نەخۆشیە هەمووش لە پڕ گەورە بێزانی لە پڕ گەورە بێت یەک شووتێک سەرەکەی بە ماوەیەکی زۆر کەم پێگا بەڵێ مریشێ ماوەی دە ڕۆژاوێ بە 3 کیلۆ 4 کیلۆ بەڵام مریشی کوردی 2 ساڵێ بێزانی تا ئەو نابێت بەڵێ زۆر ڕاستە باشە ئەی تا چەند پەیوەندی بە دەرونی مرۆڤ هەیە مرۆڤ کە نائارام بوو کە دڵی خۆش دەبوو کە دڵتەنگ بوو وای لێ دێت چێژی خواردن نەبێت چکم خی گەورە سروشی مرۆڤی وا دروست کردووە لە ناو دەما لە ناو زمانە کۆمەڵێ تامی تێدا ترشی شیرینی سوێری لە یەک جیاکاتەوە وا لە مرۆڤ کراوە نائارام بێت ئەو نائارامەش وا لە مرۆڤەکە کە چێژی نەمێنێت بەڵێ زۆر ڕاستە تو چێژ لە خواردنەکە هەموو سەماد ئەیاتە مێشک ئەیاتە نەخۆشی ئەیاتە دەرونی ئەیاتە نەخۆشی سەرەتان کۆ ئەم ئەوسان نەخۆشی سەرەتان ناوە بۆ دەرەجێ زۆر بوو ساشی هەر شوێنێکا کە نەخۆشی سەرەتان زۆرە بە خەستەخانە بڕۆبەر ناکرێت هەزار دەرد دروست بۆ هیچیە خۆسا نەخۆشانەتان بیستووە هەبووە بە دەگمەن هەبوو ئیسا هەمووی نەخۆشە هەیەجێ لە هەموو ئیسا لە خۆمەوە نەخۆشیم پێ جاران کەس بۆ شێوازە نەبوو لە بەرێک جاران ئەڕۆژی بپێ ڕۆژی خواردنەکە تاموتێشیە بوو برنجێکی کوردی هەبوو لەگەڵ ئەم برنجە ئەرز و ئاسمانی فەرقە ناوەڵا هیچ شتێکی سروشی نەماوە کاکەگیان ئەو ساتەوە برنجە شەڵتوکەکە بۆ خۆ بەدەستی خۆ دەچوت هەتاڕێ ئەو برنجی خۆمان بوو ئێستا حەز دەمی هەر برنجەکەی تۆڵێەوە ئەمە هەنەوە برنجە ناوێژی لێنێن و هەمووش یەک برنجە و یەک تامە زانیم برنجەش خەڵکی زۆر قەڵەو کرد وەستی پێەکەی زۆریش ئەوە زەیتەوە ڕۆنە حەچی ڕۆنەکەمە دەکسانە برنجی کوردی دەخوارد تێرە پێ خوارد بە ئێستا هەیە لە دوو قاپە خۆم تێر ناخۆم قاپە خۆم هەری بەخۆش من دەزانیوە
تا چەند پەیوەندی بە دەرونی مرۆڤ وایە مرۆڤ کە دڵی خۆش دەبوو کە ئارام بوو چێژی لە خواردن نابی نەزانی هەرچی شتێک بخۆی کە تۆ دڵی خۆش نەبوو تامو چێژی ناچێژی هەرچی شتێک کە تۆ بیخۆیت کە دڵی خۆش نەبوو لەگەڵ یا بە خۆشی نازانی و تامو چێژەش بیخۆیت بەس کە تۆ دڵی خۆش بوو هەرچێک بخۆی بەلاتەوە خۆشە سڵاو لەبێ ساڵ لە تۆش بەڕێز ئەم بەڕێزانە وتیان جەناب لە ئەمریکا ئاژیت پێم بڵێ خواردنی ئەوێ تەبیعیە تەندروستە چۆنە وەڵاهی زیاتر لەبەر ئەوەی یعنی لە سەرجەم ژیانە ئەوە بینی کە هەموو بەرهەمەکان بە کیمیایی و ئەو شتانە بڵین زراعەت ئاواکرێ هە لە بەرەوەی ڕنگ و بۆنەکەی جوانتر بێ کریارەکەی زیاتر بێ یعنی چێژەکەی کەمتر بۆتەوە ئیتر یعنی ڕاستیەکەی لە کوردستانە ئێستا بەعزێ جار تەماتی کوردی پێڵێن ئەوانە زۆر بەتامن لە بەرەوەی بێ ئەو کیمیاوی ئەو شتە زیایانە بڵین خۆ چێژ زیاتر ئەرۆڵە ئەوە یعنی لێرە زیاتر دەستەکەوێ ئەوە شتێک تەمێکی تەبیعی خۆی هەبێ بەس بۆتە کیمیایی و شدێش زۆر شت بۆتە کیمیایی ڕاستە تەمادەی کوردی هەیە بەڵام زۆر شترمانێمی بە پڕۆتین و بەو شتانە مادە کیمیانە پێگات باشە لە ئەمریکایە لەوێژ هەر ئەم مادە کیمیانە هەن ئەرۆوەڵا یعنی لەوێ دەست پێکراوە لەوێ زیاترە یعنی زۆر بەدەگمەن دەستەکەوێت خواردنی سروشتی زۆر بەدەگمەن مەگەر بچی بۆ لادیەکانی زۆر دوور ئەرۆڵە لێرە چیت خواردو ئەماوەی لێرە بوویت کە هەستە کرد بێ زۆر بە تام و چێژ بووە وڵای ئێستاڵەن تەماتی کوردیەوە زۆر بە تام و چێژ بوو یعنی تامەکەی هەستی پێکی جیاوازە و لەگەڵەوە شاڵێن ماستی کوردی یعنی تامەکەی زۆر جیاوازە هەستی پێکی خۆت جلی کوردی چ ژێژێکی هەیە وڵا زۆر خۆش ئەمڕۆ لەگەڵ پرزاکانم ئەموت یعنی زۆر خۆشەوە ئازادوی بەجلی کوردیەوە بتوانانی بسوڕێتەوانە یعنی هەست بە کوردایەتی خۆتەکەی تۆ خوێنکاری بەڵێ بۆچی ئەخوێنیت وڵا لە تو بیعامە خوێنم خۆش بیاخۆ ئەوەی لە زانستی پزیشکیا خوێندە بێتت تا چەند باز لەوە ئەکرێت کە مرۆڤ ئەگەر دەرونی ئارام بوو ئامادەیە بۆی کە چێژ لە خواردنیش وەرگێت ئەرە وڵا خۆی ئەوەیە یعنی قەناعەتە هەبێ کەسێک کە یعنی لە دڵەوانە شکرخواست بێ ئاوایی هەموو شتێکی بلاوە خۆشە بێ یعنی شتەکە دەرونیە مێشکیە ئەگەر مێشکی پازیتیڤ بێ یعنی ئەتوانی هەموو شتێک بە جوانی بە یعنی چێژێکی لێ وەرگرین بەڵێن واتە دەرونی مرۆڤ گرنگە بۆی کە چێژ لە خواردن ببینێ ئەگەر ئارام بێ ئەرە وڵا یعنی زۆر هۆکار هەیە کە یعنی چێژ لە شتێک ببینی ئەگەر بۆ نمونە بڵێ خواردن ئێستا ئەگەر خۆی شتەکە یعنی تام و چێژێکی هەبێەوە هەستی پێکەی یان ئێستا ئەگەر لە دڵەوانێ خۆت هەموو شتێک بە جوانی ببینیت ئەوە ژەر هەستی پێک یعنی زۆر هۆکار هەیە کە یعنی تاسیرەکات ئەوەی کە تۆ چۆن ئەو شتانی کە لە بەردەستە چۆن ئەیبینیت لە ئێستاە زۆرەمان گلەوە دەکەین دەڵێن خواردن تام و چێژی نەماوەکو جاران گۆشتە خۆی تامینە مریشکە خۆی تامینە ئەو گوڵە بە ڕۆژەی بەدەستی جەنابی خۆی تامینێت چا تامی نەماوە بۆ بڕۆیتەوە هۆکارەکان چین هۆکارەکە ئەمڕۆ هەچی شتە بەعادیەت و ڕۆژانە ئەم هەموو شتە ساغە بێتەوە وەک لە ڕۆن و وەک لە کۆرە لە هەچی شتێک ئێمە کە دەستی بەبەرین هەمووی تەقلیدی و شتێکی نائەسڵ و ئەمانەیە دەوترێت لە سروشتی خۆی لایە بە نمونە مریشکە بە پڕۆتین بەروەردا بێت بۆ نمونە ئاژەڵەکان بە هەمان شێوە نمونە جبسێکی پەتاتەیە کە مناڵی خوات هەموو ئەمانە هۆکارن ڕاستە وەڵا هەرێکی نەخۆشیەکە بۆ خۆی هەرێکی کە ئێمە بەکاری بێن بیخۆی نەخۆشی باشە تا چەند پەیوەندیشی بە نەئارامی دەرونی مرۆڤەوە هەیە مرۆڤ کە نەئارام بوو چێژ لە شتەکان نابێت چکۆم خوای گەورەوە مرۆڤی دروست کردووە لە ناو دەمە زمان کۆمەڵێک تام و چێژی تایەگەی تامی سوێریە هەیە ترشێکی شیرینیە حەز ناکەی مرۆڤ بەشی لەوە کارەکەشکەوەی چێژ لە خواردن نەبێنە ئارامی دەرونیە بەڵێ ئەوە شتێکی متایشیدە تەبان تۆ کاتێکە خواردنێکە خۆی چێژی نەبێت هەروە لەیەکە کە باری دەرونی تێگەێدا بەرەو نەخۆشی دەبە بەرەو لە ناوبردن تەبات بەڕاستی بەدەر لەوە مەستمەوە بوو کە هەز ناکەی مرۆڤەکان دەرونە نەئارامە بۆیە چێژ لە خواردنش نابێنن ئەوە شتێکی معقولە ڕاست تۆ دەڵێکی سەرەتا سواس وڵای بە بڕوای من ئێستا وای لات و هاوردەکردن زۆر بووە
بە گوێرەوەی کە چواردۆرمان مەرزە و چواردۆرمان وڵاتی زلهێزە ئیتر شتەکان ئەوە نییە لە سایاسە ئەو عەسڵە بێت مەسەرەن بۆ نمونە ئێران شت دروست دەکات بۆ وڵاتی خۆی بۆ ناو خۆ بۆ نمونە جبسێکی پەتاتە دروست دەکات بە سەحیحی دروستیەکات بەڵام هاوردەکردن ئەو سەحیحی نییە چۆنەڵی ئێستا بۆ نمونە هەر ئەو جبسە لە ئێران بۆ پارە کەمترە بەڵام چێژێکی تری زیاتری هەیە بەڵام کە بۆی لە دروستەکە خێرێکی زیاترە ئەو چێژەشی نییە جا بۆ نسبەت ئەوەی تری کە هەر ئینسانێک ئینسان هەر لەم ڕۆژەیە هەمووی قەلەقە هەمووی بێزارە هەمووی بێپارەیە ئیتر هەر ئەوەیە مەسەلەکە کاچەند ئەم قەلەقی و بێزاریە هۆکارە بۆی کە مرۆڤی تر چێژ لە خواردنیش نەبینێت والله تر هەر لە خۆمانە دەست پێ گرتۆ بێتاقەت بێ گرتۆ مەسەن بۆ منە هەیە مەعاشی وەرنەگە هەیە قەرزارە هەیە بێپارەیە تۆ کە قەرزا بێپارە بێ دەماناگر قۆزیش بۆ دانن گۆشتی حیوانیش بۆ دانن بۆ ناخورێت شتێکی تریشیە دەوترێت بۆ منە جاران خەڵک مانی جارە مریشێکی خڕێ خوارد ئێستا ڕۆژە مریشکەیە زۆر خواردنیش تیش پێ دوان نییە وا لە مرۆڤ کاکە چێژی شتەکە نەمێنێت هەموو شتێکەڵەیە گەر زۆر بوو ترها شتەکە ئەسایە بێتەوە بەزەبەت جا ئێستا ئەم مریشکی ئێمە لەگە مریشکی جاران هەڵبەتا منەوە تەمەنەشم نییە بەڵام وەکو بەبیرم دێ ئەو مریشکە نییە مریشکی جاران ئەگە بۆ نمونە ئێستا مریشکێک لە دەواجینە بە 45 ڕۆژ 4 کیلۆ معدەلیەتەوە 4 کیلۆ تۆ بچیە ئاگر بە ڕۆنی بەستوو نەبێت و مەسەن ڕۆن بە پڕۆتینات نەبێت بە چی وا گەورە بێت ئەو تەمو لەزەتە نەماوە ئەگینا تۆ جاران مریشکێکە مەسەن بۆ معدەلەکە 3 کیلۆش بووە لەزەتەکەی لە ژێردان تا بوو هۆکارەکەی ئەوەتانی سێمە من خۆم خەڵکی گەرمیانم سێرەکەی ئەمە لەوێ دێمانێ و ئەرزۆ ئاومان هەیە ئیمسا شوتیمان کردو پارەگەش کردمان پارەگە کردمان شوتەکان دەرەجێک دەرچوون یعنی کەمترین شتیان 4 کیلۆ 5 کیلۆ بوو 7 کیلۆ 10 کیلۆ بەڵام تامی نەبوو بە کوردەکەی خۆمان ئامێگەڵێن تامی ئاوی سار دێدا بۆ بەمادەی کیمایە دروستەکرێ و شتەکە نەجێری ینی شتەکە بێتان بووە زانی جاران لەگەڵ نوکە چەخۆیکە بە لەم سەری شووتەکە بۆ ئۆسەرجەکە شەق بوو ئێستاوان نییە ئێستا بزماری پێدا ئێستا من خۆم ئیمساڵ کوردومانە فرۆشتمانە ئاخشتای یعنی یەک پیکابێکی کەیە فرۆشتمانە بە 30,000 بۆ 40,000 بە 25,000 شووتی پیکابی کەی دووتەنی کاکە ئەمە کە تام و چێشتەکەی وەکەو سابووە پارێ زۆرێکە بەڵای ئێستا نییە تام و چێژی نییە و هۆکارەکەشی مادە کیمیاویەکانە دەوترێت لە پڕ گەورە ئەبێت و تامی خۆشی لە دەستەوەیە بەڵێ ئەو مادە ئەنزیمانەی کە لەناو خۆراکایە مادە پڕۆتینەکان ئەکوژێت من پێ دەڵێم عنی دەرچوو شامیەکان کەمترین چیان 4 بۆ 5 کیلۆ بوو هەمووی 10 کیلۆ 7 کیلۆ 11 کیلۆ بەڵام تامی نەبوو ئەچکانیش لەزێتێکی نەبوو ئەی تا چەند لایانی دەرونی هۆکارە بۆی کە چێژی خوارد نەبێت کە مرۆڤ دەرونی نەئارام بوو تا چەند هۆکارە بۆی کە چێژ لە خواردنیش نەبینێت والله وەکو مرۆڤ ئەمە گشتمان دەروونمان ئەم وەزعەیە و شەرق لەوسەد بە عام وایە دەروون تەواو نییە خۆ دەزانین لە چی قەیرانێکە قەیران ئابووری و قەیران نەفسیە و بەڵام کەس نازانێت ئیسە وەزع حال کورد بۆ کیو ئەڕاحە ئێستا بڵێن یعنی هیچ لەزەتێکش ناکەی لەو چشتە کە ئەی خۆی تەنانەت لە هیچ شتێک لەزەت ناکە لە ژیان لەزەت ناکەی ئێمە هیوادارین هەم کوالیتی خواردنەکان بگرێتەوە سروشتی خۆی ئەو بە ڕێزانەی کە کشت و کاڵمان بۆ دەکەن کە میۆمان بۆ پەروەردە دەکەن هیواداری موادی کیمیاوی تێ نەکەن بۆی کە چێژ بۆ خواردن بگەڕێتەوە و هیوادارین مرۆڤەکان دەروونیان ئارام بێتەوە بۆەوەی کە تام و چێژی خواردن وەربگرێت و هیوادارشین کوردەواری خۆشمان وەک دەڵێ ئەوەندە خواردنەکان زۆر نەخورێت تاکو و تام و چێژی خۆی لەدەست بدات مە پەیامەکان بوو هیواداری سونامەی بەڕێز خۆشەویستگان بێت تا پەیامێکی دیکە دێنەوە خزمەتان هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت